دەسا بەر لە ئێستاکە تەلەڤیزۆنی ئەڵمانیای بانگەوازێکی کرد وتی چ کەسێک هەیە تا ئێستا چ ئافرەتێک هەیە بە کچێنی مابێت با پەیوەندیمان پێوا بکە یەک تاکە کچ پەیوەندی کرد وتی تا ئێستاکە من بە کچێنی ماومەتەوە وتی بەس کەسیش ماچی نەکرد بێت ماچیش نەبێت یەک کەس هەبوو یەک کچ هەتا چەند 5 ساڵ بەر لە ئێستاکە ئەم کچە لەسەر شاشە تەلەڤیزۆنەکان دیعایە کرد کە ئەم کچیان کرد بە یەکێک لە کوڵێ بە سمبولێک کە تاکە کچێک ماوەتەوە لە ئەڵمانیا تا ئێستا کەس ماچی نەکردووە نە لە ڕەوزەیە نە لە قوتابخانەیە دۆست و برادریش نەوە بە کچێتی ماوەتەوە بیلادی خۆی ماوەتەوە ئەم کچە لەبەر ئەوەی بوو بە تاکە کەسێک بە سمبولێک دائیمەن خەرجی دیعایە و نازم ماوە کە نایبینم دائیم پرچی قژەکانی ڕەنجی پەمبە و کەسک و سەوز و ئەو ڕەنگە عەنتکانەکانی دەکرد ئەم ئافرەتە بە تاقی تەنێما بوو یعنی لە کۆمەڵگایەکی 83 ملیۆن کەسی یەک تاکە ئافرەت مابێتەوە کەواتە جاران وەکو ئێمە بوون بەڵام ئەوە نەماوە بۆیە ئەوەی کە پیرەکانن چەند پیرەژن پیرمەدە ناسم هەموویان لە 55 ساڵم بێکەوەنی لەگە ژن و مێردەکەڵ 55 ساڵە ژن و مێردن 6 ساڵە ژن و مێردن زۆر بیان وەکو دایکان و باوکانی ئێمە بەڵێ خاوەن ئەخلاق بوونە خاوەن کەسایەتی خۆیان بوونە بەڵام ئێستاکە نە پێگا کەسایەتیەکان ماوە نە پێگا کۆمەڵایەتیەکان ماوە نە جیرانەتی و خزمەتیان ماوە وردە وردە ئەو مۆزوعانش بەداخەوە کاڵە بێتەوە بۆ شابینی چەندەها کێشەی خێزانی و دەرونی ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە زیاد بووندانە